رووسیا دەیەوێت لە ناوساردی کەشوهەواکەی بەستەڵەکی سیاسی و ئابووری لەگەڵ ئەمریکا وڵاتانی ئەوروپا بە تۆپی پێ بتوێنێتەوە. مۆندیالی 2010 دەست پێ دەکات، ئەم جارە لە وڵاتی رووسیای زلهێز. ئەو وڵاتەی لە هێزی سەربازی و تەکنەلۆژی ڕکابەری سەرەکی ئەمریکای زلهێزە. دەستوپێکان یەویشتا ڕۆژهەڵاتی ناوەڕاست شۆڕ بووەتەوە و لە هەر کوێیەک ئەمریکا بدوێت ئەویش قسەی خۆی دەکات. رووسیا لەلایەن وڵاتانی ئەوروپا و ئەمریکا گەماڕۆی ئابووری دراوە، بەڵام چاوەڕێ دەکرێت مۆندیالی 2010 بۆ رووسیا ئەو گەماڕۆیە بشکێنێت، ئەویش بە سەردانکردنی سەدان هەزار هاندەری وڵاتە جیاوازەکان لە ئەوروپا و ئەمریکا و ئاسیاوە بۆ وڵاتی رووسیا، کە ئەوەش دەبێتە گەورەترین دەستکەوتی ئابووری و بە نزیکەی 25 ملیار دۆلار خەمڵاندنی بۆ دەکرێت. یعنی بە ملیۆنان کەس ئەڕوا بۆ سەیری ئەو یاریانە. بۆ نمونە ئێستا کێشە لە نێوان رووسیا و وڵاتانی ئەوروپی هەیە و لەگەڵ رووسیا لەگەڵ ئەمریکا، بەڵام بەهۆی مۆندیالەوە بە ملیۆنان خەڵک هەر لە ئێستاوە لە ئەوروپاوە چوونەتە شارەکانی رووسیا. ئەمە چی دروستەکە؟ ئەمە پەیوەندی دۆستانە دروستەکە لە نێوان گەلانی رووسیا لەگەڵ ئەو وڵاتانەی ترە. بەنسبەتی ئابووری و ینی یاریەوە، ئابووری و یاری پەیوەندێکی زۆریان هەیە. ئەو وڵاتانەی کە مۆندیالیان تیاکرێ قازانجێکی زۆری ئابووریەکەن و ئەمەی رووسیا مەزەندەیەکرێ بە چەندین ملیار دۆلار. مۆندیالی 2010 رووسیا دەستکەوتە ئابووریەکەی تەنها بۆ خودی رووسیا نییە، بەڵکو لە هەرێمی کوردستانیش چەند کۆمپانیایەک فرسێتیان هێناوە و دەیانەوێت لەسەر گیرفانی خەڵکی ڕەش و ڕووت و موچەبڕاوی هەرێمەوە خۆیان دەوڵەمەند بکەن. بەشی وەرزشی کەناڵی پەیامیش گەرچی شەوانە بەرنامەی تایبەتی بە شیکردنەوەی یاریەکانی مۆندیال دەبێت، بەڵام مۆڵەتی پەخش و گواستنەوەی یاریەکەیان نییە و چەند کۆمپانیایەکیش بە ناوی ئامێری نوێ و ساڵانەوە پارە لە هەوادارانی مۆندیال وەردەگرن کە ناچارن بۆ بینینی مۆندیال ئامێرەکانی وەرگرتنی کەناڵە ناوخۆییەکان نوێ بکەنەوە. ئێمە ناتوانین یاریەکان پەخشکەن و خۆتان نەزان کەناڵی ئاسمانیە مافی پەخشکردنی تایبەتە بە چەند کەناڵێکی جیهانی، بەڵام خۆت کۆمپانیاکان کەوانەی کە پێشتر کەناڵە ناوخۆیەکانیان هەبوو ئێستا دەرفەتان قۆستۆتەوە لەم کاتی بێ دەرامەتی و قەیرانەیە زیانێکی گەوریان لە خەڵک داوە، بازاڕیان شێواندووە، خەڵکێکی زۆر بێ بەشەکەن لە بینینی مۆندیال بۆی ئەم دەرفەتان قۆستۆتەوە بۆی بتوانن پارێکی بۆ خۆیانی سادە لە مۆندیالەکە بکەن و کاناڵەکانیان کردو بە کارت. یاری تۆپی پێ و بە تایبەتی مۆندیال پەیوەندی ڕاستەوخۆی بە سیاست و ئابووریەوە هەیە کە هەمیشە شەڕی یەکەمی وڵاتان و بە تایبەت زلێزەکان لەسەر ئابووری دەبێت. وەرزش و مۆندیالیش هۆکاری یەکەمە بۆ ئاشتەوایی نێوان وڵاتە شەڕکەرەکان، وەک چۆن رووسیا لە دوای کەوتنە خوارەوەی فڕۆکەکەی لەلایەن تورکیاوە لە سووریا ناچار بووی بەهۆی خێرایی و باشی کوالیتی کاری کۆمپانیا تورکیەکانەوە لە دروستکردنی ستادیۆمە وەرزشیەکان بۆ مۆندیالی 2010 پەیوەندیەکانی لەگەڵ تورکیا ئاسایی بکاتەوە. چاوەڕێژ دەکرێت مۆندیالی 2010 ئەم جارە لە رووسیا دیوێکی نوێ بە پەیوەندیەکانی نێوان رووسیا و وڵاتانی ئەمریکا و ئەوروپا ببەخشێت. جەلال محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.